کاندید و نوێنەری پارت و هاوپەیمانەتی و لایەنە سیاسیەکانن. نووسراوی بنەما ڕەفتاریەکانی هەڵبژاردن واژۆ دەکەن کە ئەوان پابەند دەکات بەوەی بەڕۆحێکی بەرپرسیارەتیەوە بانگەشەی هەڵبژاردن بکەن و دوور بکەونەوە لە هەر کارێکی ڕەگەزپەرستی و لە کەدارکردنی یەکتر و ناوزڕاندن و دروستکردنی پرۆپاگەندا لە کاتی قسەکانیاندا. ئامانجی ئەم بنەما ڕەفتاریانە بۆ ڕێکەوتنێکە لە نێوان پارتە سیاسیەکان لەسەر بنەما گشتیە قبولکراوەکانی پرۆسی هەڵبژاردن و ڕێکەوتن لەسەر ئەوەی کەوە ئامانجیان بڵێن زیادکردنی متمانەی دەنگدەران و هۆشاکردنەوەی دەنگدەران بێ بۆ پرۆسەکە. vê îmzakirine ew ku rês lêgudû bête girtin navbera van kandîda da etiraf netayîcê helbijartina bête kirin teşhîr ve enif dijiyê ku dû nehê tevkarînan. لە بەشێکی دیکەی بنەما ڕەفتاریەکانی هەڵبژاردندا هاتووە کە دەبێت سیمای شارستانی شارەکان بپارێزرێت، هێما و دروشمی یەکتر دووبارە نەکرێتەوە، کەلوپەلی بانگەشەی یەکتری لە ناو نەبرێت و نەشێوێنرێت، هەروەها زمانی زبر و هەڕەشە ئامێز بەکار نەهێنن لە کاتی گفتوگۆکانیاندا، دوور بکەونەوە لە بەکارهێنانی پێگە و دەسەڵاتەکانیان لە بانگەشەکانیاندا. کاندیدانیش بە واژۆکردنیان پابەند دەکرێن، هەر کاندیدێکیش بەدەر لەو خاڵانە ئەنجام بدات کۆمیسیۆن ڕێکاری یاسایی بەرامبەری دەگرێتە بەر. ئێمە وەکو کۆمیسیۆن هەڵبژاردنەکان ڕێکاری تایبەتمانەیە بۆ هەموو قۆناغەکان و لە حاڵەتی سەرپێچیکردن لەلایەن پاڵەوراویان هەوادارەکانیانەوە بەپی ئەو ڕێکار و یاسیانی کە لەلایەن کۆمیسیۆنەوە دیاری کراون سزادرن. سزاکان جۆری زۆرە و بەپێی جۆری سەرپێچەکە دیاریەکەیە لە غرامەوە دەست پێکات تاوەکو حەبس. ئەو کاندیدا لەو مفاصلەی کە ئەو قەواعدە و ئەنظیمەی کە واژووی لەسەر کردیا پابەندبوونی خۆی تەواو دەکات. هاوپەیمانی کوردستان وەک هاوپەیمانیتێکی بەشدار لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە شێوەیەکی شارستانیانە و هێمنانە بانگەشەی خۆی دەکات. ئێمە دڵنیایی دەین کە وەکو هاوپەیمانی کوردستان پابەند دەبین بە ڕەفتارەکانی سلوک و هیچ پێشێلکاریەک ناکەین و بە شێوازێکی ئارام بانگەشەی خۆمان بڕێوە ئەبین و ئەوەی تەرکیزمان لەسەر کار و پرۆژەکانی خۆمانە، تەرکیزمان لەسەر هێز و لایەنە سیاسیەکانی تر نییە و کارمان کردووە لەسەر خستن ڕووی بەرنامە و پرۆگرامی هاوپەیمانێتیەکە بۆ هاوڵاتیانی کوردستان. بابەتێکی کە لە بابەتەکانی ئەم بنەمایە بنەما ڕەفتاریەکانی هەڵبژاردن لەلایەن سەرۆک کۆمارەوە دادەنرێت لە پێناو ئەوەی پاڵێوراوانی پرۆسەی هەڵبژاردن واژۆی بکەن و پابەند بن با بڕگە و مادەکانی کە تێدایە. واژۆکردنی ڕێکەوتنەکەش لە نێوان پارتە سیاسیەکاندا دەبێت لە پێناو بەدەستهێنانی متمانەی دەنگدەر و دوورکەوتنەوە لە زمانی زبر و دروستبوونی کەشێکی نەئارام بۆ هاوڵاتیان. ڕێزان محەممەد، کورسات نیوز.